بەخوا هیچ باسی نکا ڕۆستەم تا بینی باوک و مامەکرم ئەوا بێ ئێم هەروامێنینەوە. برادەرێ وتی پرسیاری جازوشتی وای کرد، وتم وەڵڵاهی نازانم چۆنێ تۆ مرۆڤ وتم کاکەم لە حەڵقیان مرۆڤم خۆ لە سەجادە مرۆڤ نیم ئەزانی بەڕاستیش مرۆڤم. وەڵا تا بە هیوا بانگەکەن ئاماجان هەر ئاماژان ناسن هەر هیوا ناسن زیاتر مەگەرێکی زۆر بناسێ ناوی خۆم بزانێ یعنی زۆر جا کە پێم وەڵێن کاک هیوا لە دایلۆ برنەکەڵم ئەتیادی قەیچەکە ئەڵێ ناوی خۆ نازانین بە زوێرن هەر بە هیواکە بانگەکەن چکا بۆ شۆ بینراوم ئیتر لەبەرەوە هەر بە هیواکە ڕۆیشتۆ لام ئەتیادیە چکە خەڵکەکە وای دیوات قەیچەکە بە هیواکە بێت. ئەی کاری تازە بەنیازی چی دەمێکە دیارنی؟ وەڵی کاری تازە جارێ هیچ نییە و هەرە و دۆبلاجە هەیە و خەریکی ئەو بووین لە ماوەی پێشوا تاو بێساش لە ئەڤە میدیا پەخشەکرێت نای شتێکی تازەمان نییە. ینی بەنیازنی بەم نزیکانە دەرکەویتەوە؟ وەڵاگەر ئیشە بێ بۆ نە بۆ تۆ تا ئیژە بێ ئەتیادیە چۆنیش ناکەیت بەڵام کە نەوێ ناوێت. لە تەمەنێکی مناڵیەوە لەگەڵ دەنگی جەناب تا گەورە بووین اینجا ئەم دەنگە ئێستا گەیشتووە بە شوێ چی ئەکات؟ وەختی خۆی کە دەستمان پێکە بە عەدناولی نابوو ئێستاش ئاخر ئیشمان نونخێ لە کەناڵی ئاڤا میدیا دۆبلاجەکەین ینی لەو سەردەمەوە کە عەدناولینا و کریستۆڤەر و مارکۆ و نیێڵز و ئەوانەمان هەمووی کرد ئەو سەردەمە ئیشەکە چکا تازە بوو پەخشی قەناتەکانیش وەکو ئێستا نییە بڵێین HD بێتەوەمانەوە کە یەکەم جاری جۆشتە بچێتە ناو خەڵکەوە ینی جمهورێکی زۆری هەبوو ئێستاش خەڵەکان لێهاتوە یان لە یوتیوب وانە بۆیە گەڕێن هەر سەیریەکەنەوە ئەو خۆشیە مەوە لای خەڵک. ئێستا من عەدنانولینا لە یوتیوبە ئەبینم کە کوالەتی بەرزە ڤیدیۆکەی ئەمە تازەتان کردۆ یەخودوە کە خەڵک خۆی کردوێتی؟ نەوەڵاوە قەناتەکانی کاچن وەریان گرتووەتەوە ڤیدیۆکانیان بۆ وەرگرتەوە ئەیکەنەوە سەر سەڵتەکانی ئێمە. ئەمەژە بە ناوی ئێوە ئەیەن؟ لە بەعزە قەناتێکان نەوەڵا هەر ناوەکانیان لابردووە. لەوانەیە ئیمکانەتێکی باش نەبوو بێت بۆ تۆمارکردنی ئەم دەنگانە و خستنە سەری ئەم دەنگانە ئێوە چۆن ئەم ئیشەتان بەنجامەگەیان بەتایبەت عەدنانولینا؟ ئەو سەردەما وەکو ئێستا نەبوو کۆمپیوتەر و ئێستا کە ئیشەکەیت هەریەک و شاشی خۆی لەبەردەمایەوە هیدفۆن و مایک و ئەو سەردەمە یەک ڤیدیۆ VHS بوو لە ستۆدیۆکەیە هەموو لەبەردەمی پەنجەرەکەی بینی ستۆدیۆ و مۆنتێرەکەیە بوو سەیری ئەومانەکە نەسێک لەبەردەمی مایتر هەموو کەوتین بەسەرێکە یەک مایکیش بوو ئەو هەموویت ئەو عەدناولینای هەمووی دە کەس دەبووی کە کراوە هەموو سەوتەکانی تر بچڕایە چکە ڤیدیۆ VHS عادەتی چیە تۆ کە سەوت دۆ بەکەی ڕەبتی گەیتۆ کە سەوتەکە هەواکارەوە بینە ناخۆشە بێت ترە وایە محاولێ و کردایە قەت دووبارەی کان هەبووە. خۆ ڕۆڵی چەند کارکتەرە بینی لە عەدنانولینا؟ وەڵای تر ناڵم عادەتەکە ماکەم و هەچی پیا و سەرباز و نیمرۆ یعنی مەجموعە شەخسیاتی زۆر و تەوزیعمان نەکرد. کاکە ئێستا من پێم خۆشە جومان لە حیوارێ بێت عەدنانولینا وتە بیرم نییە بەس مۆرتۆن نیێڵز نزیکترە شتی ئیچێک لە خەیاڵایە؟ وەڵا مەگەر مۆرتۆن کە ئەڵێ ئەچین بۆ لایلاند بە نیێڵز ڕاکە خێرا ئەچین بۆ لایلاند